دم باش تماشاوانین گلک جا جاردن بو برنامه مایک خالق برنامه خواه گلک بخیر بین توری ایرو جیگ بویرا گنج دزدانا سه کرکاران او مافی کرکاران انکو کارگر و پالان گلو دنهادا لکردستان اوان چند خودی مافن کو گلک جاران ام گوداری دکین کارگر کرکار واسطا د بینایا دا آوایان دا کevna خواری و گنی خوش دزد دن دمک دا کو اوه خودی هیچ جدره کدی چفکانی کدی مادینینه گلو هیا چند مافیات که پاراستن کو اگر وی جانجی چ دزدا ل دیفی که سوکارینوی آن مالباتایی بیت خودی کرن انکو جدره که مادی بو بیت دابین کرن انکو او آواهین دینه چیکرن کو گلی جرام تایبتی لنها له هرما کردستان آواهین گلک مزن تاوارین گلی بلند دینه چیکرن هیا چند او کرسته او آلاوین کو دناوا وان بینات دینه کارانین د خدمتا پاراستنا جان کرکاران ده به تایبتی ایرو لجاف تاور آواهی که لباجار سلیمانیت که ویته تاخ سرچنار لدمجمیر 820 خلق لدمک کو کارگر کرکار لقات 13 یا وی آواهی مجولی کار کرنه بونه لی به صدمش کاندنا بشک جوی اسکلا کو کار پیدا کردن سه کرکار جان خوش دزدا کو دو کسی شوان خلک باکور کردستان بون بناوی یالچین حمید و ماهر چتین کو تمنیوان 40 سال کرکار دنجی کرده که ازدیه بناوی بسام الیاس یه تمن 22 سالی خلک قضا شنگاره او کرکار دنجی کو بریندار بویه خلک کردستان روشالاته گلو دنها دل کردستانه هیا چند پیوسته به تایبتی کو جار اف بویره های لدهوکش از بارم بری چند که وسطایی که لاوایی که چند نهمی که کفت خارجان خوش دزده ولی گلی جهندنجی اف بویره بردام دکن روداوی گان لدزدانی سه کرکار و مافی کرکار به تایبتی او روداوی امرو که لجاف تاوار لشاری سلیمانی سه کرکار جانی لدزده و کدوان خلکی باکوری کردستانن یکیشان خلکی قضای شنگاره لکردانی ازدی لشاری دهوک اوی تریش اوی که بریندار بو خلکی روشالاتی کردستانه امش اوا نهايين بين تماشاوان نجا اوا وين او جاف تاور اوای جاف تاور باجار سلیمانیا لتاق سرچناره که هند بینن به صدما ها اویاس کلی کل برچاون هوایش کان شکستیه و لقات سیزیاز باورم اف کرکاره کت نخاره و سیشوان جان خوش دزدانه اف بینای هنده مزن و هنده دریش گلو چند پیوسته او کرستین کو تینب کارانین بو دروست کرنا وی آوای بو سلامت که کرکارن کرستین گلک باج بن جبر کو ابویره لپینه بن او یستا بینین وینی جاف تاوره که امرو بو هویه و سی کرکار گانیان لدست داوه که او اسکلی ایشی لسرکن بتایبتی ایشی کاشی کهوتنا خاره و گانیان لدست داوه یکم پیوندیش من فرهنگ من لگره سرش مکه که فرهنگ فرمو باشی با قربان زور سپاس احوالك با من باشم فرمو والله توركم لسر ام بابتين يوادارم تورشكم هيا بله او تقريب بار هاوين محاوليك لقوندي سيشما دان بله حتى اسا يك بيتي ما كارباكا تابكن حتى اسا تارساي نكراو بو چاره سر نکراوه والله لبر اوي هر روز وستايك دي يك بستي يكسر بزيدي يوادارم بله لسولم بيوندي بم كشوفكن باشه که فرهنگ لسرش ما سرنجی تو گشت سپاس برزی داستان لکر کو که و داستان خان فرمو ام کاتت باش کاکا همو کاتکت تورکه تانزو جوانا دست خوشیدان یکم بس من وقتی که تانی یوادارم با گران نبزیم بله هشتی مال روزی جهانی آسیاتان روزی جدید کردی بود که او با همون فرمانده اقتصادی به جدید کردی چون با کتابخانه نمونی وقت امام مصطفی احمد گیرا هم کانال وادیان بیشترکان دری کردیان پوشی کوی چیه که کانالی که ایو کانالی که کردی بیلاین کانالی که آسمانیه دری کردی تازه پوشی بیشترکان آها پیمایا سرنجی تو زور لجگای خوی ده داستان خان حق لبره مش جدی کردی من پوشیبم سرنجی تو لبرچا واگرین لا دهاتو لبونا بونا نتاوی کانی دهاتو سرنجی تو بتاکید زور لبرچا واگرین ایوادیشتر سپاس باوکی رباس انکو باب رباس لباجار دو که بله باب رباس کرم که ایوار باش ما مستر باشتر گلک سپاس ما مستر من تبینه کایت برنامه کرم که هنده ایواری وقت طبعا هر برنامه سر يعني سر تشتكي بيتن
يعني أبي بويندت يعني هاي بخو كان ذوقي كل تبي بحثي شيء برنامج يجري بسته برنامج بحثي ريدان هكذا يعني المفروض إن تجري في برنامج هكذا كي تنبو لا بلا بخو بحثي بر تجدي كذا هن بويندت قد عجن بابي رباس ام قال لك سرنجتا جي خدايا بس بلايك و جبركو ام نشين بيوندي كسي قود بكين لي توارم دس نشان كين تواري ماجي بيوندي بروجا جيانا روجانا و ام جي دخوازين هر کسی که پیوندید که چارچوب تواری دابید ام جي دخواست که وصابید غير ما مستانه اگر هم بس اكروش لا بيت ريتجري بيت يعني هذه بيوندت بس صار تواري اخذيتن يعني طيبا دولت هاي جات يعني بخدمه برنامج هذا جي خدها وسوبر شاوتي يعني بابد يعني نيجيري مش نيجي تايني كاش سبيله يوم كشار شاهد بيجي بيجيتن هذا لازم باكي هارون مصابين كبيره ذكي بينا مو بحكي ذكي يا هالشي بابا بيجي كيف اخوي هذا طبعا شنو بيكن بله بابي رباس بگو من او روجن خطبه تواری ما فکری جبر کو هر کسی که بوچونه که جواز بیتان حز که لسر تواری که تواری مدرسه نشان نکرد بده کار ویری ده بوچونه خو نشان بده لی روجن لدیف ده هر شش روجن دنیا هفته توار لگوری پیوستی و لگوری پیشاتن گرینگم جانا گشتی و روجم دست نشان دکن بگو من سرنجات جه خدایم ده خازی کن هر بینره پابندیان ده به کل چارچوب تواری ده باوله کرد تواری دنیا به ام نکارین پیوندی کسی قد کن تکایا فاطمه لشاری سلیمانی فاطمه خان فرمو ام واری و باش برای برس زور باشتر بو جنابت زور سپاس دەکەم بۆ ئەو تەوەرە جوانەی کە ئەمڕۆ پێشکەشی کرد لەسەر گیان لەدان یاد لەزدانی ئەو سێکرێکارە بەڕێزدا واسە بوری کە سوکاری بە بەڕاستی لە وڵاتی لە عێراقا بەعام مافی کرێکار پێشێل کراوە هیوادارم ئەو قەرەبووی ئەو سێکرێکارە بۆ کە سوکار و بۆ خێزانەکەی دابین بکەن لەبەر ئەوەی ئەگەر کرێکار بشێوی ژیانی هەبێ بەخوار و ناکاتە ئەوەی ئەو کاسبێ بکات و ماڵ و مناڵی هەتی بکەیە و بێ دەرامەت بمێننەوانێ بەڵام داوا لە حکومەتی هەرێمی کوردستانەکەم قەرەبوویەکی ئەو سێکرێکارە بکاتەوە هیوادارم لە کاتی یەکی ئایاریشە ئەو سێکرێکارە فەرامۆش نەکرێن ناویان ببرێت و ڕێزێکی تایبەتیان بۆ دانن چونکە سێکرێکار بەدەم خۆشە گیان لە دەستدانی ئەو کرێکارانە ژیانیان نییە یعنی مناڵیان هەرتی و کۆتۆ خێزانارن لە کاتێکە لە پارچەکانی تری کوردستان هاتوونە ئێرە بۆ پەیداکردنی هەلی کار و پەیداکردنی بژێوی ژیان بەڵێ گیان زۆر سپاس و ڕێزم هەیە بۆ هیوادارم لە کات یەکی ئایارە ئەو سێکرێکارە فرەمۆش نەکرێ ژیانیان لە دەستدا بۆ ڕۆژی بۆ ژیانی بژێوی خاو و خێزانیان بەڵێ فاتمە خان هیوادارین شوێنە پەیوەنددارەکانیش تایبەت بەو بابەتە گیان لە سەرنجی تۆ بێسواز پەیوەندەکەت لیزا لە شاری سلێمانی لیزا خان فەرموو باشە بەڵێ لیزا خان بەداخەوە دیارە پەیوەندەکەی داخرا شێخ لە پیرەمەگرونەوە بەڵێ شێخ ئەڵام کاتۆ باش هەموو کاتێکی بەڕێستان ئەحواڵتان باشن گەلێک سوپاس ساوارت بۆ سێکرێکارە پرسە و سەرخۆشی خۆمان ڕاگەێنین بەڕاستی ماشاتێکی زۆر قورتە بەڵام دەرماڵەژەم پێویستە بۆ ژێوی ژیان بەڵام ئەگانە کاچی من ملێکسر بە تۆ ئەڵێم لە دوای ڕاپەڕینەوە بە هەزارەها کەسەوە بۆتە قوربانی کاچی من خۆمە زەمانیە مافێکرێکار زۆر پێشە لە بەتایبەتی لە کوردستانە کاچی ئەی مادەم ئەو هەموو کوتاالیا هەموو ڕێژە زۆرە بووتە قوربانی بوو تا ئێستا هیچ ئەلتەرناتیڤێک میکانزمێکی توکمەنە بووە بۆی ژیانی کرێکار پارێزراوە بێ بە تایبەتی لە چارچوێ ئیشدا ئەو بینایی کە تیاییشەکەن ئەو هەموو ئاڵاو کە ڕاستانێکە لە بەرزان بە شێوەیەک بێکێک کە ژیانی بپارێزێ کاک شێخ بەڵێ بەڵێ ببوورە دووبارێکێتەوە ئەدەم وەکو تۆڵی ئەو هەموو ڕێژە زۆرەکە بووتە قوربانی لە سەرکار و لە ئیشکردنا ئەی بوو تا ئێستا هیچ میکانزم ئالتەرناتیڤێک نەبووە بۆ پاراستنی ژیانی ئەوان کە ڕۆژانە ئەبینی لە شوێنە جاجەکانی کوردستان کرێکارە بێتە قوربانی لە سەرکار لە سەرەوە کاچی من ئەوە خۆی لە خۆی خاڵەکی زۆر زۆر جوانە دەستە خۆش بێت کاکە دەبوونی ئەو شتانش تۆ حسابی وەشکێمە تا ئێستا دەوڵەت نیم ئەمە یەک لە خاڵەکان ئێمە حکوومەتێکی چۆن بڵێن باوە بڵێن بە کوردەکەی با کورد لەوە تێبگە ئێمە حکوومەتێکی مەقەبایی تێگەی چونکە سەرێکە لە دوای ڕاپەڕینەوە بە هەزارا کەس تیا چگاکە پێشمەرگەیە براکە من پێ دەڵێن بە مقاولاتە بە مقاولات نانی پێشمەرگایە زانیمە مردووە کوژراوە بانوحشت با زۆر دەلیلەکان نەڵێن باشکران نەبی نای زۆر شدەیە کاکی من هەتا ئێستا هیچی بۆ نەکراوە لە ناو هێزەکەی خۆیان بۆ شێوەتیا چووە
هەتا شەیدانێکا بۆ نەکردووە شەر نییە بەس کرێکار بێ تۆ سەرێوەش کە ئەگەر کرێکار نەبێ هاوڵاتیش نابێ ئەگەر هاوڵاتی نەبوو حکومەتیش نابێ ئەگەر حکومەتیش نەبوو دەوڵەتیش نابێ کاچم نعنی کرێکار ڕێزێکی تایبەتی ئەبێ هەبێ بەڵێ بەڵێ کاک شێخ سپاس بۆ دەکەێت بێگومان کرێکار هێزی کار و هێزی بەرهەمێنەرە لە وڵاتە لیزا لە شاری سلێمانی لیزا خان فەرموو یاڕە باش کاکات باشتر بۆ بەڕێزت لەسەر سۆری بەرنامەکەتان منێکر بڵێم بەڕاستی لەسەر ئەو خاوەنکارانە ئەگەڕێتەوە بۆ خاوەنکارەکان ئەوان مواتێک یا شتێکی هێنین با کوالیتیەکەی بەرز بێ بووی کە ئەو تا گونا حێستا ئەوانە ئەسڵی بێ بە شەهید لە قەڵەم بدرێن شەهیدی ڕێگەی کاری خۆیانن ئەوان کە لە ڕاستنجاوسێ و هاتوونەتە ئێرە بۆ کارکردن یار پێویستیان بە کارکردن بۆیە هاتوون بەڕاستی من زۆر بەداخم بەڕاستی شتێکی زۆر دڵپەزێن و کارساتێکی زۆر ناخۆشە بەڵێ منەوە ئەخوازم ئینشاڵڵا جارێککە ئەمە دووبارە نەبێت و بە شەهید لە قەڵەم بدرێن شەهیدی ڕێگەی کارەکەیان بەڵێ شاتر بۆ بەڕێستان بەڵێ بینەران سەرڕایەوەیە کە لە کوردستانە چەندین ڕێکخراوی تایبەتی سڤیل لە ڕێکخراوی مەدەنی تایبەت بە کرێکار و پیشەواران هەیە بەڵام بوو تا ئێستا یاسایەکی باشی مدررنی ئەم سەردەمە بۆ پاراستنی ژیان و ژیاری کرێکار لە کوردستانیە بە تایبەتی لە ئێستادا کە پرۆژە بریارێکی گەڵاڵەکەرەوە بۆی تەقدیمی پەرلەمانی عێراق بکرێن بۆ ئەوەی کە هەر کرێکارێک کە هیچ بژێوەیەکی ڕسمی لەلایەن حکوومەتەوە نەبێ بە تایبەتی ساختەکسی هەر پیشەوەرێک بێ بۆی کە تااقەتی ئیشکردن نامێنێ وەکو کۆی هەموو موازەفەکانی تری حکوومەت خانەنشین بکرێ بە پارەیەکی باش بەڵام تا ئێستا ئەو پرۆژە بریارەش نەخستوتە ناو بەرنامەی کاری پەرلەمانی عێراقەوە گوت و بێش لەسەر نەکرەوە تەنیا گەڵاڵەکەرەوە وەکو هەیە بەڵێ لەسەر هەمان تەوەر ئەلو کاک ئەحمەد فەرموو باشی برام زۆر سوپاس کاک ئەحمەد لە خەلیفان دڵخۆشی بەرنامەکەت لێ دەکەم گەلێک سوپاس وەڵڵاهی ئەوە لەسەر ئەو تەوەرەی ئەمڕۆ بەڵێ ئەوە هەمووی دەگەڕێەوەتەوە سەر حکوومەتی کوردستان کە هیچ بوارێک بە خەڵک نادات و لە هەژاری دووریان کەتەوە هەر ئیشتێکی هەر هەبیت هەر داێنە جیلفانی خۆیان و تەواو هیوادارم لەڕێی بەرنامەی ئێوە شت بۆ کرێکاران بکرێت و ئەو خەڵکە تیری وە نەبی بەڵێ کاک ئەحمەد سوپاس بۆ سەرنجی بەڕێستان ولی تەماشاوانینەوە کۆمەگوتی ئیرۆ لە باژارە سلێمانیە بێ سەدەمێ کارکردنی لەسەر ئەسکەلان سێ کرێکار لە تابقێ سێزدان یا جاف تاوەرک و یەکێش ئاڤایین بەڵندە لە باژارە سلێمانیە لە تاقی سەرچنا دێتە دروستکردن کەتنە خوارێ و بێ سەدەمە هەسیا جانێ خۆش دەزان و دوێشانە خەلکی باکوورێ کوردستانێنە یەکێ دنجی خەلکی شنگالێ کوردی نزدی ئەوێ دنجێک و بریندار بووە خەلکی ڕۆژهەڵاتە کوردستانێنە و هەر سێک هەر چارێجوانە تووشی ڕاستی وێ بوویێر هاتنە خەلکی باژارە سلێمانیە بەڵکو ژبەر نەداریێ و ژبەر پێویستیان بکاری هاتنە باژارە سلێمانیە کار بکەن لێ بەداخەوە تووشی وێ بوویێرە نەخواست هاتنە عەبدولباریمان لەگەلە عەبدولباری لە بەردەڕاش بەڵێ ئەم کاتەوە باش هەموو کاتێکت هیوادارین دووبارە کاک عەبدولباری پەیوەندی بکاتەوە بەڵێ تەماشاوانینەجا شاباس محمود لەسەر تووری کۆمەڵاتی عالی لە کوردستان نەیاسای کاری کرێکاری هەیە و نەمافی ڕێکخراوبوون بە کرێکار ئەم ڕۆداوای ئەمڕۆ لە ئەنجامی نەبوونی کەرەستەی سەلامەتی کارە ڕوویداوە و دیارە کۆمپانیا بەرپرسەکان پێویستە کەرەستەی سەلامەتی بۆ کرێکار دابین بکەن هەروە سالار خالت ئەڵێ وەکو خۆی ئەڵێ مافی کرێکار هەر نییە لە کوردستانەوە بێگومان سوێندی شەخوا لەسەرەمە پەیام نەهڕۆ ئەڵێ لەم هەرێمەدا شتێک بە ناوی مافی کرێکار بوونی نییە جێگیرمان لەگەلە کای جێگیر لە سیدەکانەوە هەموو کاتێکت خۆشحاڵم بەو بەرنامێت زۆر سوپاس ئەوە بەڕاستی ئەو ڕووداوی کە لەسەر تەلەڤیزیۆندا پێشاندان بەڕاستی ڕووداوێکی زۆر تەزێن بوو بە زۆر کرێکارەکانن کە ئەوە زۆر ڕووداویش بەزن بەڕاستی ئێمە زۆر غەمبارین بەو سێ کرێکارە هیوادارم لە ئەساس لە هەر چوار محافەزەی کوردستانە کە
گرنگی بدرێ بە هاوڵاتیان و کرێکارەکانی کوردستانی بەڕاستی گەرە کەرکێکی زۆر ئەویان کێشاوە بەڵێ ئەوە بەڕاستی ئێمە زۆر غەمبارین بەسێ و هاوڵاتیانە کە لە شاری سلێمانیەوە بەهۆی ڕووداوێکی دڵتەزێنەوە مردوون بەڕاستی ئێمە زۆر غەمبارین هیوادارم هەر هەموو کرێکارەکانی کوردستانیش بە هەموو کرێکارەکانی کوردستانیش هیوادارم ڕزقێکی باشیان بەخۆ بەدەستبێن و کرێکارێکیان هەردەم لە یاد بیت زۆر سپاس ئەنوەر لە شاری ئەولێرەوە بەڵێ کاک ئەنوەر ئەو کاتتان باش دەستخۆشیتان لێ دەکەم لەم بەرنامەیە زۆر سپاس و هەروە بەنسبەت ئەم کرێکارەی کە گیانیان لەدەستدایە سەرخۆشیان لێ دەکەین من وەکو فەرمانبەرێکی ژینگە لە هەموو کارەکانی ژینگەیمان زەخت لەسەر ئەو پرۆژانە دەکەینەوە لە ڕووی ژینگەیەوە کە راپۆرتی باری ژینگەی دروست دەکرێت بۆ هەر پرۆژەیەکی نیشتەجێ هەر پرۆژەیەکی پیشسازی هەر پرۆژەیەک لە کوردستان هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان بێتن کە باری ژینگەیان بۆ دەکرێت یەک لە خاڵە سەرەکیەکان پاراستن و سەلامەتی تەندروستی کرێکارەکان بنیاد دەکەین کە لەلایەن ئەو خاوەن پرۆژەکەەوە دەبی جێبەجێ بکرێت بەڵێ بەڵام بەداخەوە لە ڕووی کرێکارەوە زۆر کەمتەر خەمی کراوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئەمەش بەوەی کە دەبینین کرێکار تەماشای شەقامەکانی پارێزگاکانی خۆمان بکەین چەندەها اختیاری تەمەن هەنا کە ماوەی ساڵانی گەنجایەتیان کار کردووە کە تەماشایان دەکەین موالی دەکەن دەبینین لە دەورابشتی موالی 1932 یاخود بەرەو سەرەوتی یاخود بەرەو خواردە بڕۆین دەبینین کە لایان دەپێچنەوە ئایا ئەتوو ساڵانی گەنجایەتی کارت کردووە بەڵێ کاری کردووە احتمالە لە سەردەمانی پێشووی پێش ڕاپەڕین حتا بیمەی کرێکاریان هەبووە لە سندیکای کرێکارانی ئەو کاتی دەبینین ئەو کرێکاران لەوانەیە ماگانە ئەو کاتی 500 دیارەکیان لێبڕیتەوە لە وەکو زەریبا وەکو لەوەی زەمان هەبیتن بۆ کرێکارەی ئەگەر بۆی مسلمیەوانە بابی خۆمە کە موالی 32 حتا چوینە کاروباری کۆمەڵایەتی داوای وەکو مشتێکمان لێ کردووە کە حتا ئێستا بۆیان نەبڕیتەوە کە موالی 32 باشە ئەدی ئەو کرێکارانی ئێستا کە لە کەتی تایبەت ئیش دەکەن فەرم و خانەرشی ناکرێن بەڵکو ژانێکی بێومێد دەبەنە سەرێ بۆیە لە ڕێگای بەرنامەکەینەوە دەستخۆشی دەکەین لە حکوومەتی هەرێم پلانێک دابدرێت بۆ ئەو کرێکارانە ئەوە یەک و هەروە لە تەوەری بەرنامەکەجا گەبرەك دەرسم بۆی هاتنی وەرزی بەهار داوا لە هاوڵاتیانی شارەکەمان دەکەن کە پارێزگاری ژینگەی بکەن لە ڕووی پاشماوە و خاشاک و سەیرانگەکان و لە فرێدانی زوڵ و پاشماوەکان هیوادارم تەوەرێکی باشی لەم بەرنامەیە دروست کرێتن و سەرەتای بەهارە و دەرچوونی هاوڵاتیانە بۆ شوێنە گەشتیارەکان زۆر سوپاس بۆ سەرنجەکەت ئێوەرە باش ئەحمەد لە شاری سلێمانی کاک ئەحمەد فەرموو زۆر سوپاس باشتر بوو بەڕێزت فەرموو دەوێت ئینشەڵڵا کاکە گیان وەڵی خۆمیش کرێکارم خۆم ئۆستا وەستای لە بەغم کەوتمە خوارەوە ستێجم گەی پشتم لە دەستاوە ئیسەیش ئەڕۆم نییە پشتم ئاوا یاریەکە لەم فترەی پێشوا پەیوەندیم بیوە کردوتی لە بودجەی عێراق بەشی بێکاران دابی نەکرێ ئەمانە کە ئیسەیش بەو ناڕەحەتی خۆمەوە مالی 52 ساڵە تەمەنە ئیسەیش بە کرێکاری نەدێ 1 دینار نییە پێی بژین کاک ئەحمەد کە تۆ بەداخەوە ڕاست تووشی ئەو ڕۆداوە بووی ئایا لەلایەن بەر شوێنە فەرمیاکانەوە هیچ داهاتێکی تر موچەیەک شتێ بۆ تو دابین کراوە بە یەک جێگە نەچوو میشاعی تەنووری لێ سێجم گەی پشتم لە دەزاوە دکتۆری هەولێریش ڕۆیشتوم کە ئەڕۆم جارێ لە سەرما بە ڕقەمی تەکسیم لایە بە تەکسی نەبێ ناتوانم بڕۆم دوێنێ لە هەڵەبجەی کۆنیشم کردو لەوانەی سەو برادەرەکەیشم بەگرێت پەنجەیەکیشم درزی بردووە قلیشاوە چوم لە تەوارەکە ئیشاعەم گرتووە ئەڵێ نابێشی پێ بکەیت دوێنێ و پێرێ بەو پەنجە قلیشاوەش ئیشەکەم چونکە ژیانم دابین نابێت لە گەڕێکی حاجیاوەم لە قەرەجاوە بەڵێ کاک ئەحمەد لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتیەوە شوێنە فەرمیاکانەوە ئایا هیچ سەرچاوەیەکی بژێوی فەرمی بوو تو دابین کراوە موچەیەک یارمەتی ئەی تو سەردانی ئەو شوێنانە کردووە تو داوات کردووە نەوەڵای نەچووم بە دوایەتیەکەی من بە بەڵگەوانم لەلایە لە بینایە کە بەر مۆسێجم گەی پشتم لە بۆ لەو بینا بەر بووتەوە بۆ ئایا کەڕستەکانەوە پێویستینە نەوەڵا ئازانی چۆن بۆ کاتێ وەستای خۆمان کەم بوو برادێکی یەزیدین بن لەگەڵ خۆماوەتی وەستام زۆر بەخۆ بوو تەختێک بەژێر سەقفەکەەوە بەجێما بوو
نوێڵی هێنا نوێڵی لێباوتم مەکە کاکە دووەم جار نەیەش دوو دەڕابی لە ژێر ناکرد بە دووکەتەوە کە هەڵیام ئەوە ئەمەم یای بە پەژەی لە بقەکە یەکەیانەوە بە عەرزا دوو پەراسم شکابە پەلە بەر پڕانم بە تەوارێکە هەژ ڕۆژێک لە تەوارێکە متر دوایەوە هاتمەدە دەرەسەش دەمارێک لە هەناومە هەر ئاواکە پەلە پەلەکات یەکەی لە ناچاریە هەڵێ میسەش هەر ئیشی پێوەکەم بەڵێ کاک ئەحمەد وەکو یەکێک وەکو بەڕێزانەوە جێتان لێ بوو کاک ئەحمەد یەکێک لەوانێکە قوربانی ئەو مەسەلەیەکی کرێکارەکان بوو تووشی حادیسێکی و نەخارەوە بووە و وەکوڵێ تووشی تەندروستێکی بەتەواتی تێکچۆ هیچ بژێیەکی فەرمی ژیانیش نییە. هیواداری چێنە پەیوەنددارەکان جێ لە سەرنجی بەڕێستان بێت. کاک ئەیوبمان لەگەلە هەموو کاتێکت بەڵێ کاک ئەیوب لە تاسڵ و جەو فەرموو. بەڵێ وەڵا پێشێکی دڵگرانین بۆ حادیسە بۆ ڕووداوە هیوادارین حکومەت ئەوڕێ لەو کرێکارانە بداتۆ لەوە زیاتر ژیانی ناخۆشیان نەبێ و ئەو حادیسانە ڕووبدا. بەڵێ پرسە و سەرخۆشیە ئاراستێک کە سوکاریانەکەین هەما حکومەت بۆ ئەو کرێکارانە هیچ نوێ موچەیەکی کەمیشێ بۆیان ببڕێتەوە لەبەرەوە بەهۆی ئەو ڕوودانەوە ئەو شتە دڵتەزیانانە ڕوونەدا لە کوردستانە. بەڵێ کاک ئەیوب سوپاس بۆ سەرنجەکەت موسا لە سێمێلێ قەزا سێمێل ئەس بارم کێک موسا کەرم کە چاوانی برا ئەس باشم گەلێک سوپاس نسبەت ساوان کرێکارە بەڵێ كدستي حكمتي كدستي ديدا علاقات شوف فيتشتي لينا حكمتي كريكاري اشتركاتي في سوريا ايران بغداد يفضل شوري كدستي في كهرباء موزايد علاقات فيتشتي لينا حكمتي مهمة لێ کاکی موسا ژبلی وی کاڤژی هەر خەڵکین هەر کوردن لە پارچەن دنیین کوردستان هات نەبێرێ لێ لە vێرێژی لە دووکێژی بەریاچاندێکی وەستایەکی لە سەر ڕاوایەکی ئەس بارم چار سێنهۆمی بۆ چارنۆمی کەفتە خارجیانە خۆش دەستدا ئێکیشوان کرێکارە لە باژارە سلێمانیەک و خەڵکی vê هەرێمەیە دەبێژێک ئەس ji کار ketime bi temamî bi serdemakarî li heyanha hiç serçavekî û jêderekê jiyanê bû min nîne axifname ev ye heyaçandê pêwîst e kirêkar jî wek teqekê vî mujtemecî ku gelê cerem dibînî di temenî 10 ساڵ دا 17 ساڵ دا حتا بیتە هەفتێ 5 ساڵ مستەمر کار دەکات مستەمر چه پێویستە بێتەکردن کو ئەوژی بیتە خۆدی ماف بەڵێ درست ئەوجه کوردە هەژە برێمە بەس ئەvە ڕۆژاویات چۆی بێت نەبێت دنیا خڕ بێت ڕۆژایی وەختیدا چۆی یعنی چه دی پێوە جوازی نەبێت پێوە حکمت علاقەت پێوەینە حکمەتێ رب العالمین وەختی نویسی وإنما شبلي حكمته اف بنايه وصايد شبلي حكمته اف بنايه وصايد تنا دروس كريم بيوستاغ او كراستين كو كريكار كاري بيت كان اويجا كيب تايبتي ابيت 20 30 40 طبق كو كريكار تشيرات حادثه صنبي بله درست بس اوصنش كاستير تشنساري علاقه حكمت انا قلت اوصني خدشينا كان بەڵێ کاک مسام شوێکی گشتی باسی بێ پرسێتکەین گەلێک سوپاس بۆ پەیوەندیاتە نەسرین لە شاری سلێمانی نەسرین خان فەرموو بەڵێ زۆر سپاس دەکەم بۆ بەرنامەکە و بە هەموو بەرنامەکان زۆر باشە ئەوەی کە ڕەخناگرێ ڕەخنە لە خۆی بگرێ لەگای خۆیەتی هەموو شتەکانت ئێستا بەنسبەت ئەو کرێکارە گیانی لە دەستاوە بێ قەرەبوو بکرێنەوە ئەوەی کە بریناری سەی سەڵات ساڵبێەوەی لە عەبدیسان موتێکیان بۆ بڕنەوە ئەمری گەورە بەنسبەت دەوانەی بەدەردی ئەو مۆسەفەکان کە نەگەڕاونەتەوە لە کاتی سەری ناوخوایەتی دوێنە لە زاخۆوتی وتی هەقا ئەوەن هەقیەوە باز نەکرێت تۆم باز نەکرێت هیوادارم کە حکومەت ئەوانەی کە نەگەڕاونەتەوە بگەڕێنەوە سەر کاری خۆیان ئێمە سوکو کرێکارێک وای مەنیە بەڵێ نەسرین خان بەڵێ سوپاس بۆ سەرنجەکانیشت سابیر کەلهۆری لە بەغدا بەڵێ کاک سابیر ئەم کاتەوە باش کاکە کەنارێ حاڵە ئەحواڵت گەلێک سوپاس کاک سابر زۆر بەخێر بێتەوە فەرموو دەستخۆشی ئەو بەرنامەیە جوانانە دێکم یەک لە دایەک ئەگەڕێی بۆشتا هەستیارەکان بۆ ئەوەی بە جۆستی بینەرانە ڕایگەێنن کاکی خۆم کاکە ئەم وڵاتەی ئێمە وەختی خۆی چۆخایەک هەبوو ناوی دەیەکە نابم ئەم چۆخایە لەو دەیە بوو هەست کەسێ خەڵکی دەیەکە بوو ڕێزی لێ ناگرت ئەوەی لە دەروەی دەیەکە بەهاتە ئەمە ڕووماڵاتی هەبوو وایە
پوشانەی لێسەن بۆ پوشانەکە ئەچۆ بندەسێەوە داواتێ کرد و خزمەتێ کرد ئەو ڕێزەی بۆ بێگانەکەی دانا بۆ خەڵکی دەیەکەی خۆی دانانە کە لەگەڵ کە کاتێ بمردایە لەگەڵ جەنازەکەی بوون ئەمە وڵاتە بێسەرەوبەرەی ئێمەش کەوا ئەمڕۆ کە کوردستان ئەمین و ئامانە قەناعەتم پێ بکە بڕوان پێ بکە لەلایەن دەستگا و دەوڵەتەوە نییە لەلایەنی خەڵکە چەساوەکەیە ماڵ نییە شەهیدێکی نەبوو بێ و کوڕێکی ئەنفالی نەبوو بێ و زیندانی سیاسی نەبوو بێ و دەیەکی نەسووتابێ خۆیان ئەدەبێکیان تیا دروست بووە دوژمنە یەک لە دواییەکەکانی ئەم وڵاتی کوردستانە دروستی کردووە ئایا پێم ناڵی ئەم وڵاتە بێسەرەوبەرەیە ئایا هیچ مؤسسێک هیچ فێرگەیەکیان هەیە کەسێک هەیە بەرپرس بێت کابرایەک دێت پارەی پێدێ 100 مەسئوڵەڵی شەریکە بم لەگەڵ تاتەلەرەکە 50 جارە فرۆشێتەوە بیر لەوە ناکاتەوە ئایا ئەم مرۆڤە سوودێکی هەیە بۆ ئەم وڵاتە و بۆ ئەم گەلە ستەمدیدەیە ئەم بینایە ئەم کۆشکە بەرزەکاتەوانێ تەنانەت هەموو هەوڵێکی و هەموو ئامانجێکیان بووە بەوەی چۆچۆن جینەرفان پڕکەن و منافەسەی بەرامبەرەکان پێ بکەن و ئێوارە ڕاکەن بۆ سەر مێزی قماریان بۆ سەر مێزی خواردنەوە سەرخۆشی ئەنجا من ئەڵێم لێرەیە ئەڵێم هیوادارم ئیتر بەس بێ بۆ ئەم وڵاتی بێکەسەی پڕ لە مەساتی پڕ چوار پارچە ئەڵێم چوار پارچە خۆی شەشە نەباسی هێنەکەی رووسیا ئەکەن نەپاسی جانپۆڵاینەکانەکەن لە دۆڵی بیقاعکە کوردن بەشێکن ئەوانش بەشێکن لە هەل لە جێخاتپەرانی کوردستانان هینەکانی لوبنان کە باسییان ناکردی جانپۆڵاینەکان کاکە کەتیانەوە جملاتەکات ئێمەی کوردی دەربەدەر و ئاوارە بە هەر چوار پارچەی لە ئاوی ئیجەوە بیگرە تا بەندەر عەباس و وڵاتە دەربەدەرەکان گەنجی کورد و ئەمرێت جەنازەکەشی نایەتەوە بۆ وڵات ئەمانە تاکەی بەزەیان دێتەوە بە ئەم خەڵکە سەمدی دەپڕڵێت دڵ لە ناسۆرەیە هیوادارم واز بێنن بەزبێ و حەزبێت لە دوایی شابا بەمە بۆ کۆتایی بێنم ئەمەوێ خۆم بکەم بەشێت ناوی خۆم بزڕێنم هەرچی گیرپانێک هەیە هەر هەمووی بدڕێنم شەیدم کردی فان نەما خاکمەدە و نایدۆڕێنم ئەو جابازی ئازادی بە کوردستانە ئەفڕێنم ئیتر زۆر سپاس زۆر سپاس بۆ سەرنجە جوانەکان بۆ کاک سابیر کە یەکێکە لە هاورێ بەردەوامەکانی بەرنامەی مایکی خەڵک لە بەغداوە دووبارە سپاس دەکەین دوایەم ناو بەرەبەرزان لەسەر هەمان تەوەر بەردەوامە بین لەگەڵمان بن دووبارە سەڵاو بەڕێزان سلێمان جەرجیش وەکو ئەڵێ ڕۆژنامەنووسێکی ئەڵێ بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمەدا وەکو زۆربەی توێژەکانی تەرکێرەکارە نەیان توانیویە بە مافەکانی خۆیان شاد بن دیارە ئەمەش بەهۆی دوولایەن یەک نەبوونی سندیکەکانی سەربەخۆی کرێکاران و دۆ نەبوونی یاسایەکی هاوچەرە بوو داکۆکێرین لە مافی کرێکاران هەروەها چاو هەنگوین ئەڵێ کامە مافی کرێکارانمان بڵێن هیواد ئەو بەرچویتۆ لەلایەن شوێنە پەیوەنددارەکانە هیوادارین ئەوان بەرچویتۆ وەکو پێویستیان هەبێ ئایا سلێمانیش سەرنجی تۆش لە بەچاوەگەین بە تایبەتی لە تەوارەکانی داهاتووەکەینەیەکێک لە تەوارەکانی بەرنامەکەمان هەروەها سامی عەبدوڵڕەحمان ئەڵێ لە وڵاتی ئێمەدا کەس مافی نییە تاکو کرێکار وەکو خۆی ئەڵێ کرێکاری داما مافیا بێ هەروەها شات عەزیز ئەڵێ مافی کرێکار وەکو پرسێک دروستەکە بۆ کرێکار مافی هەیە لە وڵاتەدا بەداخەوە حکوومەت ئەوەی گرنگی بنیات لەم وڵاتە چینی کرێکار ئەو سندیکایی کە هەیە هەمووی حەزبیە عەلی لە باژارێ ئامێدگەز بۆرم دەگەلمە کاک عەلی کەرەمکە سوپاسیۆ بەڕنامەیە بکەم و بەڕنامەیە دەرەجەیەکە و یەخوشە و بوچی وعددا بورسات لە فزیونێ گوتی دێزیۆدا چۆلە هەیڤۆدەین و نەدار و کەڕەت بێوەتی بەڵێ کاک عەلی گەلێک سپاس بووتە چەند هەیڤێ ئەو ئەوێت چ بۆ سەر پۆسەوەنینە تەبعی لە قەهەژدەینە پێشمەرگین چەند هەیڤێ گوت بودێ ڕات بێوێت بەری چەند ڕۆژەکە گوت بوو دۆزێ دۆ دێدەینە بەری نەڤروزێ و دێزیۆدا چۆردە هەیڤۆدەین و ناوەتیان و کاکی و بەرێ هاتی لێبوو نەداوایی ڕۆهی نزانن وەڵڵاهی نەزانن ویدارین جێن پەیوەندیدار گۆهداریە سەرنجاتە کرد بێکەوە وعددا بووە ئیرۆ ڕاتە بێ بێتە سەرفکردن لێبوو یعنی دێچێ بیتەن
ئەمی بیدارین کەکی علی لەڤێرێ بەرپرسێن وایە بەرپرسێن وەکو زێرەبانێکی لە قیاژدەوە کە توتبێژی لە ئامێدگێ گۆداریە سەرنجادا کردبیت کە بوو ئیر و وعددا بووە معاشە بێتە سەرفکەن بوو سەرف نەکردە والله نعم نظانين تێنەوەگەین vê حکوماتێ ئەمی بدارین سەرنجەتە بۆ لایەنە پەیوەندی دەرگەشتە بە بەرزان لە هەولێرە بە کاک بەرزان فەرموو کاکاری باش برام من باشم تۆ چۆنی باش برام چاچی زۆر سپاس کاکە دەستخۆشێتەوە جوانێن لێ دەکەم سپاس ماماکار الحەمدلله هەموو بەرنامەکان هەیە نارتی زۆر باشن دەستخۆشتان لێ دەکەین زۆر سپاس بەس یەک ڕەخنەیمان هەیە گەر قبولمان بکەن ئەکرێت چاندین ڕەخنەش بێنەکێک ئەگەر هەت بێ ماما هەکار ڕەخنەکەمان ئەوە بوو بەڕاستی لە ڕۆژانی ڕاپەڕینەوە ڕاپەڕینی هەموو گەلی کوردەوە نیە بەتەکید هەموو گەلی کوردوە لە هەموو کەناڵەکان زۆر سستی پێوە دیار بوو تەنها دوو کەناڵ نەبی کەناڵی گەلی کوردستان و کەناڵی کورسات بەڕاستی کوردایەتی و ڕۆژی ڕاپەڕینیان پێوە دیار بات تا ئەو ساتەش ئەو ڕەخنەمان هەبووە لە بەڕاستیا قوا بێ نارتیش یعنی کەناڵی هەموو خەڵکاویش وەکو کەناڵی کورسات و گەلی کوردستان بەڕاستی پێوە دیار باێ ڕاپەڕینێکی زەماوەری هەموو گەلی کوردوە کاکە هەکار قبولیشمان بکەی ڕەخنەکەمان بەڵێ کاک بەرزان بێگومان ڕاپەڕین وەرچەرخانێکی دیرۆکی زۆر گرنگ بوو لە تاریخی کووردا بوو یەکەم جار لە ساڵی 1990 کورت ڕاپەڕی لە باشووری کوردستان هەموو دام و دەستگەکانی ڕژێمی سەرکوتکەر لە کوردستان دەرکرا کە بێگومان وەرچەرخانێکی گرنگ بوو سەرنجی تۆش بێگومان لە جێگای خۆیدا بە چاوان لە بەرچاوای گرنگ هیوادارم ئەنگۆش وەکی کەناڵی کورسات و گەلی کوردستان بەڕاستی لێرەوە ئاگاتان لە ڕۆژەکانی ڕاپەڕین بێت تا کەرکووچی قودسی کوردستان هەر زۆرتان ئاگادار زۆر سپاس زۆر سپاس کاک بەرزان سەرنجی تۆ گەیشت ئێمە وەکو کەناڵی نارتی کەناڵێکی سەربەخۆی ئێمەش خەوەن سیستەم و کار و بەرنامەی کارکردنی خۆمانی گەلێک سپاس لە گەڕێزمە بۆ هەموو کەناڵەکانی تر دایکی محەممەد لە هەولێر لە هەریر بەڵێ دایکی محەممەد بەرێ فەرموو بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم گەلێک سوپاس هیوادارم سەرکەوتوو بن سوپاس زۆر ناڕزای قڕانی دەردەبڕم بەرامبەر بە و کەسانی کە ئەوهایان لێ هات زۆرمان پێ ناخۆش بوو بەڵێ تەوەرەکەی لە شەوەیە لەسەر ئەوەی پێشمەرگەی لە قووناوچەکان بەڵێ دەستخۆش لە ئێوە لە کات مەسعودیش دەکەین ئەگەر زۆر سپاسی دەکەین کە معاشمان بۆ بنێرین هیوادارم زۆر لە مێژە کەوەرمان نەگرتیە و بەڵێ دایکی محەممەد هیوادارین شوێنە پەیوەنددارەکان بەڕێزان کە ئەمە دوام سەرنجە بۆی هاتووە کە معاشی پاسەوانەکانی لژنە و ناوچە و وڵاقەکان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان پێم وایە تا ئێستا نەدراوە هیوادارین ئەو شوێنە پەیوەنددارەکان جێ لە سەرنجی توش بێت دایکی محەممەد لە هەریرەوە گەلێک سوپاس باوکی ڕێباس لە شاری سلێمانی باوکی ڕێباس فەرموو کاتی باش هەموو کاتێکی بەڕێستان دەستخۆشیە بەرنامەتان یەکەم گەلێک سوپاس و هیوادارە لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە حکومەت چاوێک بە هاوڵاتانە بخشێنێتەوە و بەس تەنها مەبەستی بەرژەوەندی حکومەت نەبێت چونکە ئەبینین هەر قەرارێک تەطبیقەکەن کە سوودی حکومەتی تاگەڵە لەمە لە ئەوروپا ئەمە و ئەوەیە بەڵام من خۆم لە ئەوروپا ئەژیم کە ئەبینم وڵاتیەک پەنجەی ئەقەتێت هەتا دەفتەرێ دوو دەفتەر سێ دەفتەری تەعویض دەکەنەوە بەڵام لە وڵاتی ئێمە بەداخەوە کە ئەمڕۆ کرێکارێژگاریان لە دەست داوە بە هیچ شێوەیەک ناتوانن هاوکاری کەن و هیوادارم حکومەتی هەرێمە ڕێگەی ئەم بەرنامەیەوە بەخۆیان بچێتەوە چاوی بە هاوڵاتە نیشان بخشێنێتەوە زۆر سپاس باوکی ڕێباس لە شاری سلێمانی باوکی پەیام هەر لە سلێمانی باوکی پەیام فەرموو باشتر بۆ بەڕێستان زۆر سپاس سەرەتا من پرسە سەرۆخۆشی خۆمانە ڕاستی کە سوکاری ئەو سێ شەیداکەن کە ئەمڕۆ لەو پرۆژەیە ژیانی خۆیان لەدەسدا بەڵام بەداخەوە خۆزگە ئەمڕۆ سەرۆکی سندیکای کرێکاران خۆی باتە سەر خەد ئایا بزانین بۆ کاتێک کە ئەم بە ڕێزانە تەرمەکانیان بەڕێکێتوانێت بۆ پاشەکانی کەی کوردستان بزانین ئەوانە هەڵوێستیان چییە و لێرە شۆ من داوا لە سەرۆکاتی حکومەت و هەرێمی ژەکەم بەڕاستی ئەوانە بە شەیە حسابکرێن بۆ کەسوکارەکەشیان و بەڕێوەڕسمێکی واژ ئەوانە بەڕێکرێنەوە بۆ پاشەکانی کەی کوردستان کە بێتە سەربەرزی بۆ کوردستانی خۆشمان و ئەبواە بەڕاستی ئەمڕۆ کە لە کەناڵی بەڕێز شتانەوانێ علاماتێکی ڕێز لەسەر شاشەکەی وەش و هەموو کەناڵەکانی کەش وایە ئێمە کاتێک تەنها
تعزێنامەیەک لەسەر کەناڵەکاندان لێیان ئەمە فلان دەرتەسە یان دایکی فلان دەرتەسە بەڵام ئێمە بێ بۆ هەموو کاتێ ینی کەسێکی خۆمان کە لە پاشەکانی کەشاوێت ئەبێ ئەوە بە نرخێکی کەم سەیری کرێ خۆزگان ڕۆکە لە هەموو کەناڵەکانە بۆە بە تازێ بۆ و سیانە و مسواتانەکە. زۆر سپاس باوکی پەیام لە شاری سلێمانی. شێروان لە بادینان کای شێروان فەرموو. کاکەکار مرحبا سەرچاوت من دل و جان سڵاوت جان بۆ هەردوو چاوت تێ جان و تەوەرت تێ جان و هەمی تەوەرت توێت ئێن ئارتی گەلێک سوپاس گەلێک سوپاس کاکەکار بۆ وان هەرسێ جهل ڕاستی مخابن و هەرسێ جهل چۆنجی بەس خدا و هەرسێ شکێکسێ خو چۆن نە کەس شارت کات و نە کەسی واژەیە وبس خندك احترام بو حمي شهيد وخذي كلمة بتشاو قال قال اثر جي خو بمرم من وسطك كريت قال مت كان شهيد خذي او هاسي كوبراش كيسي خو چن قال كار بلا وشو تكاز بسرعه نظر بو احترام جي بو كوبراش سيميل راسيا قلت حكمات تشبيني بيباني نظام شو بعائلي فقير تشوفش او هاسي شون بس بعائلي شنو بەێ بدیت ناتە چ بێتەکردن پێویستە کاک شێروان بدیت ناتە چ بێتەکردن ژبەی کە هەموو کەسێک دەوی وڵاتیدا خودی ماف بە چاوە خودی ئەرکە خودی مافژی بە ئەو کەسێن کو نەشیایە نەکارینە بخۆینن شیادێکی باش بینن لە تەوزیف بن لە دایرێن حکومی کەسین کرێکار بتایبەتی کە هێزاکار هێزە بنیانانە وڵاتی بتایبەتی نها بەحسەوێتی دیگە کوردستان بەرەف ئاوادانیەکە بەرفرهەدیچیت بێگومانەکە کرێکار نەبیت کی دەبێ کوردستان ئاوادان کرد ئەف تووشێنوان حادیسا بن پێویستە چ بێتەکردن بۆ بدیت ناتە كار بيت حكمت بها دي بيت راسمه ذيك او كريكوشي هر كرد زيت كردستان لا ذيك على لون فقيره بتشوش الموضوع او مرين وتشون ما جبت تراتب يجيبوا بدوان تشتغي بدوان مال او كيف تخوشون فقيره بەێ کاک شێروان لە بادینان ویدارین جێن پەیوەندیدارجی جگوهداریا سەرنجاتە کرد بە گەلێک سوپاس چاوان لە شاری سلێمانی بەڵێ زۆر سپاس چاوان خان کاکەکار بەڕاستی ئەو ڕووداوی ئەمڕۆ ڕووداوڕێکی دڵتەزێم بوو نەمدانیە هەر لە کەناڵەکەی بەڕێستانە پاڵەندی سپاس زۆر پێناخۆش بوو هیوادارم خۆی گەورە سەبووری بنەماڵەکانیان داتەوە بۆ هیوادارم لایەنە پەیوەندیدارەکانیش قەرەبی خێزانەکانیان بکەنەوە چونکە بەڕاستی ئەوان دارایی خێزانەکەیان باش بۆیان ناهاتن بۆ کوردستان کارێکی وا بکەن و کاکشوان هیواداریشم حکوومەت دیژنەیەک پێت بهێنێت کە چاودێری ئەو باڵەخانانە بکات کە لە دروستکردندان و ئاگاداری ئەو کەرستانە بێتەتیادا بەکاردێن و نێڵن کەرەستێکی وا بەکاتێت کە مەترسی بۆ سەر هاوڵاتان بستات کاتێکدا پێشنیارێکیشم بۆ بەرنامەکەتان ئەگەر نەخۆ بستن بەتاکید فەرموو دەزانیت چەند ڕۆژێکی زیادی بنەبارانەکەی خەڵکێ بۆ ژیان سێرێکی تایبەت هەن بۆ ئەو یادە بۆ ڕێزگرتنەکانی پاکی شەیدانی بۆداوە زۆر تێنەگەشتم مێکرد دووبارە کەیتەوە چاوان خان سوادارم تۆرێ بکەن بۆ یادی سینەبارانەکەی خەڵکدا بەتاکید مە زۆر ڕێزمان هەیە بە قوربانیانی هەڵەبچەی شەهید کە ڕەمزی بە قوربانیدانی ئەم نەتەوەیە سەرنجی توش زۆر لە جێگای دۆخایە و لە بەرچاوی شەگەین گەلەی سوپاس مامۆستا جاسم لە هەولێرەوە مامۆستا گیان فەرموو زۆر سپاس عزیزەکەم حەزەکەم یەک بوو تەبرێم ئەگەر هەموو وەک بیر بکەینەوە کەواتە بیر ناکەینەوە من حەزەکەمەوە بۆ تۆ بڵێم وا هەست نەکەن ئەوانەی پەیوەندی دەکەن خەڵکانێکە دەپرسی یان دەڵێتن هیچ ناکە یان بڵێتن حکوومەت وا من لە ئێوە دەپرسم ئەو بەرنامانەی بەڕێست و بە تەواوی ئەو خەڵکانێکەوە بیرکردنەوەیان جیاوازە بەردی بناغی ئەو حکوومەتەدا دەمێن کە پاش 25 ساڵی دی جەناب و هەموو خەڵکاتی پێ دەکات ئەوەی ئێستا دەکرێت ئەوەی ئێستا جەنابەت باز لە بیمەی کۆمەڵایەتی یاخود بیمەی بێکاری یاخود ئەو شتانەی کە هەیە دەکرێت لە هەموو ئەو وڵاتانی ئێستا دروست بوونە وەکو نمونە دەهێنرێنەوە خەڵکانی وەکو ئێوەی دڵسۆز وەکو خەڵکی تریش ئەوەی لەناو حکوومەت دڵسۆز کە بیرکردنەوەیان جیاوازە لە هەندێک خەڵکی تەقلیدکەر و با بڵێن بەس دەرێن بەڵێ ئەوانن کەوا هەستی پێ ناکەن بەڵام ئێمەمانان ئەوانەی کەوا بیری دامەزراندنی دامەزراوی مؤسساتیمان هەیە ئێوە ئەو بەرنامانە زۆر بە بەرز و بە گەورە دەنرخێنی دڵنیاتان دەکەم هەست پێ نەکەن کەوا بەرنامەکانتان زیان بەتاڵ دەبێت پشتیوان بەخوای لە داهاتوێکی نزیکدا هەمووی بڵێن بۆ دروستبوونی دەوڵەت 20 ساڵ 25 ساڵ شتێکی زۆر نییە ئیشاڵڵا ئەو پێشنیارانەی ئەو شتانێکەوە ئێوە تەرعی دەکەن هەم بۆ کرێکاران هەم بۆ غێری کرێکارە ئێستا گەر ئێوە بەرنامەیەک دابەزێنن ئەو ئافرەتانی تەمەنیان لە خوارد لە نزیک 30 ساڵیە بۆ نێن موچەیەکی تایبەتیان هەبێت لەو بجە زەبەلاعی ئەو وڵاتە ئەو قوتابیانێکەوە لە خۆناغی ئامادەین
هەتا ئەرگ نەبن بەسە ماڵەکانیانەوە بۆنێن دەرماڵەیەکی تایبەتیان هەبێ تو ئەو خوای زوڵم نییە قوتابێت لە زانکۆیەک بێتن لە زانکۆی کوێ 6,000 دڵمارەی بێت چۆن دەژی بۆیە دەڵم ئەو شتانە ئێوە دەی بڵێن پێشنیاری دەکەن یاخۆشتی لەسەر دەکەن پشت ئەسوورتان دەکەمەوە ورەتان زۆر بەهێز بێت ئەوانی پەیوەندی دەکەن خەڵکانێکی لەوانەیە سەرمایەداری پێی ناخۆش بە کاتێک باسی لە فەوتانی کرێکارێک دەکرێت شتە کرێکار هەیە لە ماڵێ مردووە کاری نەبێ مردووە لە عزوور خێزانەکەی کە بڵێن پارەیەکی نەبێت عقوێ لە وڵاتەی وەزارەتی کاروبار و کاری کۆمەڵایەتی ئامارێکی تەندروست بکرێت خەڵکێک نەبێت دووسێ ئیش بکە خەڵکێکی کاکە سایق تەکسیە مامۆستایە لەوانەیە پۆلیسە کۆمەڵک بەڵێ کاکی جاسم بەڵێ زۆر سپاس بۆ هەموو سەرنجەکانت کاکی جاسم لە شاری هەولێرەوە محەممەد لە شاری کەرکووکەوە کاکی محەممەد فەرموو ئەم کاتت باش بەڕێزم هەموو کاتێکی بەڕێزت بەڕێزم من پرسەرە خۆشی ئاراسەی و کرێکارانە ئەەکەم بەڕاستی ئەم حکوومەتەی ئێمە نازانم بۆچی سەر ئەم هەموو سندیکای کرێکارانی هەیە ئەی باشە بۆ وەکو وڵاتانی ئەوروپا هەفتانە بێ یا ماوانە بێ لە موچەکەیان شتێکیان لێ ببڕێت لە پاشە ڕۆژە بۆ کەسوکاری بۆ وەکو ئەم کرێکارانە گە شتێکیان بەسەرا بێ بیداتە کەسوکاریان باشە نازانم ئەم حکوومەتە ئێمە تاکەی بیرەکاتەوە چۆن ئەم هەموو سندیکایی هەیە ئەنواع سندیکای داناوە بە ناوی فڵان بە ناوی فیسان بەس بۆ بیر لە ئەم حاڵەتانە ناکاتەوە بە ئەم کرێکارە فەقیرانە کەسوکاریان مناڵیان ئەوانش کوردن برای ئێمەن بەڵێ کاک محەممەد هیواداری سەرنجی تۆ بۆ شوێنە پەیوەنددارەکان گەیشت بێ لەسەرەوەی کە پێویستاوانیش داهاتێکیان هەبێ بۆ ئەوەی کە لە کار کەوتن توانایکاریان نییە ئەیانخوا ناخواستە تووشی ڕووداوێکی ناخواستی وا بن ئەوانیش داهاتێکیان هەبێ بۆ ماڵ و مناڵیان بەڵێ سوپاس بەڵێ نەبەس چەلەبی ئاڵێ ئەگەر هەر باڵەخانەیەک سێ کەس یان زیاتر ببن بە قوربانی با هەر دروست نەکرێت باشترە وەکو خۆیاڵێ هەروەها هەرمان ئازاد ئەڵێ پێویستە مافی کرێکاران بدرێت بە شێوەیەکی گونجاو بخرێتە پرۆژە قانونی 2012ەوە هەروەها کاکەشی ئەڵێ هیچ جۆرە مافێکیان نییە دەبێت تا وەکو کۆتایی زیان کرێکاریکەن ئەم وەکو کۆتایی ژیان کرێکاریکەن بۆ دەبێت لە وڵاتی ئێمەوا بێ هیوادارین بەرسەوی تۆ کاکێشی لەلایەن شوێنی پەیوەنددارەکانەوە بێ سەنگەر ئیسایی ئەڵێ ئەم کوردستانە هی کرێکار نییە بەلکو هی کوڕە مەسئولە هەروەها هوەر ئەنوەریش ئەڵێ ئەم وڵاتەی ئێمە هیچ مافێکی تیانە هەروەها دلژار ئەمینیش ئەڵێ هیویدارم کرێکارانژی مافێن خۆ هەبیت چونکە کارێوان کارێکی پیرۆزە هەروەها ریاس مەدریدیش ئەڵێ ئەم وڵاتەی ئێمە ئەوەی کە نەبێت مافی مرۆڤە باشتر وایە باسی شتێکی تر بکەن وەکو خۆیاڵێ هەروەها ئاسۆ دەربەندی ئەڵێ پرسە و سەرخۆشی ئاراستەی بنامەلەکانەکەم مافی کرێکار لە کوردستان هیچ بوونێکی نییە هیچ پاشە ڕۆژێکی ڕووناکیش بە کرێکاران نیە بەڕێزان هەر لە چارچوبێ پەیوەندیان بۆ ماهاتی و هەم چارچوبێوان هەموو کومنتین کو لەسەر تۆڕی جوواکی پێیجێنارتی لە فەیسبووکی هاتین هەموو پرانیان بەحسێندێ دەکەن کو کرێکار لە کوردستانیدا مافیانیە دەمەکێدا کو کرێکار هێزە بەرهەمهێنەرە وڵاتیە کرێکار بینایە چێت کرد کرێکار وڵاتی ئاوات کرد ڕێ و پرا چێت کرد بۆ هەیە ناوەکو بە دەبێژن مافنیە دەمەکێدا وەکو گەلەکان دە پەیوەندیان خوا دەگوتی گەلێک ڕێکخراوێن سندیکایان کرێکار و پیشەواران لە کوردستانیانە لێ بوو هەیە نەها ڕوولێوان ڕوولێکی ئەکتیف نەبووە بۆیە نا پرۆژە یاسایەکی یە سەردەمانە لە پەرلەمانی دەرنەچێ ji بۆیەکێ کو کرێکار کو ئەس باوەرم هێزەکار پڕانیە جڤاکی پێکتینە وانژی خودی مافێن خوا نابن دەدەمەکێدا کەبرای هەر لە 17 ساڵیە کار دەکە حتات بیتە 78 ساڵ حتا دمرە خۆشیە نابینە دژیانە خۆدا هەر کار بۆ ئەویژی بژێوەیەکی ژیانێ موچەیەک نابە دەمەکێدا دوچتە تەمەنی نکارە کار بکە بژێ بوو بێتە دابینکردن بە محتەڕەمی بخۆشی دناوە عایلە خۆدانیشە پشڕاست بە کو زمانێکی ویە یاسایی فەرمیژە باڵ حکوومەتێ بەیە کۆ ژیان و ژیارە خێزاناوی دێتە مسۆگەرکردن بەێ بڤەیەکەژی ئەس گەشمە داویە تەوەری ئیرویە بەرنامەوە بەرنامەی مایکی خەڵێکی بیدارینەوە پێویستمە خزمەتە هەوای کرد بە هەیە سەبەهی دەتەوەرەکی گەرمتردا هەر شاد و بەختەوەر بن.